فەرموو السلام خوشکەکەم. عليكم مامۆستا. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا. خوشکی بەڕێزەکەم دایکی محەممەد. خۆ دەستخۆشی ئەو تەوەرەت لێکم مامۆستا دەستخۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابیشتان. بەنسبەت تەوەرەکەت و مامۆستا من لێ لەگەڵ خوشکەکەمە داخوازی و شتێک بووە تۆزێ بینی بلێن کچەکە و کوڕەکەی من بینیان تێک چووە. ئێستا یعنی خوشکە گەورەکەم نە تەلەفۆنم بۆکە نە قسەم لەگەڵا کات و هەنی بلێ و لە دەی دایکشمانە دایک و باوکش نەماوە بەخوالیان خۆش بێ. لەگەڵ مدێشاتە بەس ئێستاکە یعنی لەسەر ئەو مەوزوعە خۆی لێ خەتای ئافرەتەکەش بۆ خەتای کوڕەکە نەبوو چون بە دوایە نەهاتەوە کە نەشاتەوە لە ماڵ دایکی ماوە یعنی دایک بڕ باوکەکەی نەهاتەوە ئێستا یعنی ئێمە عەلاقەمان نەما زۆر عەلاقەمان پسڕا بێ بجارێ بەداخەوە لەگەڵ خوشکەکەتە. بەڵێ بەڵێ هەروەڵا مامۆستا ئەنجا پێشی مت گوتم کە وەرەوە پیاوەکەی ئەویستەوە ئێستاکە خۆتۆ فەرقەوە لێ من نامێت چونکە بە قسەی منی نەکردووە قسەی منی شکانوە قەسەم گوناحبارە بێ مامۆستا. شێ گوناحبار دەبێ؟ کوڕەکەی من بڵێ خێزانەکەی کوڕەکەی تۆ کچی بڵێن خوشکەکەت بوو هی پوری بوو. بەڵێ بەهۆی ئەم ژن و ژنخوازی ئەوم بینەتان تێک چوو. وەڵا مامۆستا یعنی بینمان زۆر باشوو بەڵام ئێستاکە خزمەتی زۆر جاربێتە مای زەحمەت لە نێوان خزماندا. بەزێ خوشکە باشەکەم دایکی محەممەد بڵین کوڕەکەی تۆ لەسەر چی ئەو کچەی ناوێتەوە هۆکارەکە چییە؟ هەر تەنها ئینکار بۆ لەسەوەی کە نەهاتۆتەوە لەگەڵ یا یەکەم جار. بەڵێ پێی و دووتی وەرەوە هیچ لە بینمانە نەماوە با بڕین ئەوی ژوت بووین من نایەمەوە. چەند جار چۆ بەلای بەدویدا چەند جوار چۆ بە شوێنی؟ من ئەو جارێک چوو بە خۆشم چووم دوو جار چووم تەلەفۆنشم لەگەڵی کرد وتی نایەمەوە و ئیتر ئەوەی ڕاستی پێوازمان لێ هێنا چونکە نەهاتەوە. بەسەر چاوی شەڵا دایکی محەممەد بە ئیزنی خوا بە پێی بتوانە ڕێنمایەکی وڵامێکی جوانی دەمەوە بە ئیزنی خوای پەروەردگار. زۆر مەمنون خوای ڕەحمەتی خۆی. زۆر سپاس دایکی محەممەد خوشکە باشەکەم خوا لەگەڵ لەسەر چاوم دایکی من. دایکی محەممەد دەڵێ بەهۆی ژن و ژنخوازیەوە لەگەڵ خوشکەکە ما بینمان تێک چوو کە بەداخەوە زۆر جار خزمایەتی ژن و ژنخوازی کە لەگەڵ خزمانە نەکرێ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە خوا نەخواستە وەکوەوەی کە بووکەکە لە دەستدا خوشکەکەشت ئێستا تۆ خەریکە لە دەست دەدەی بەڵام ئێوە هەوڵدەن پەیوەندی خوشکایەتی تانان مەبچڕن کوڕەکەت گوناحبار دەبێ یان نا جارێک خۆی چووە ئەو بووکە نهاتۆتەوە جارێک تۆ چووی نهاتۆتەوە بەڕێی من بێ جاری سێەم کەسانێکت بنێرن کەسێکی پیاو ماقوڵێک مامۆستایەکی ئاینی کەسێکی دڵسۆزی هەردوو لاتان جاری سێمیش بچن یعنی بە زۆر هێنانەوەی ناکرێت بە تەکلیف ناکرێت ئەگەر ئەوە خوشکە بە ڕێزە ژومێدەوارم کە ئیشەڵای گوێی لە ئێمەش بێ ئەویش مادام کوڕەکە مەمنونی بوو دایکی کە جەنابتی مەمنونی بوون کە پیاوێکی بە ڕێزیش چوو بە شوێنیان مەمنونی بوو هەر نەهاتەوە نەخێ کوڕەکەی جەنابیشت گوناحبار نابێت بە شەرتێک عەزیەتی دەندابێ ئەمە ئاگامان لە بابەتەکان نییە خۆمان گوناحباری لای خوا نەکەینەوە هەر بینی خۆیان دەزانن کوڕەکەت ئازارێکی دڵ و دەرونی وای نەدابێ ئەم ئافرەتە دڵی وا ڕەش بوو بێتە ماڵ و مێردی بەرچاوکەوت بێ ئەگەر ئەم کوڕە هیچ تاوانێکی لەو بابەتە نەکرد بێ ئەم کوڕە هیچ گوناحبار نابێ وەکو چۆن نیکاح هەیە بە شەرعی خوا جیابوونەوەش بە شەرعی خوا هەیە ئێمە لە قورئانە فێری یاسایە کراوین فەئیمساکم بمەعروف ئەو تەسریحم بإحسان ژیانی هاوسەری بە ڕێزاندوو بەشە بە یەکەوە بژین بە جوانی ئەگەر نەتانتوانی مەیکەن بە شەڕ و هەرا و گرفتی خێزانی و لێکدابڕینی خێزانەکان ئەو تەسریحم بإحسان لەوێشە با دەست لێک بەردانەکە هەر بە جوانی بێ هەر بە جوانی بە یەکەوە بە جوانی بژین نەتوانی بە جوانی بە یەکەوە بە حرمەتەوە لێک جیا ببنەوە یا ڕەبی خۆی گەوری ئیسلاحی حاڵیان بکە.